سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەهۆی دواکەوتنی موچەوە بایکۆتی دەوام لە هەڵەبجە و سلێمانی و گەرمیان دەستی پێکرد. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان بەشێکی زۆری فەرمانبەران لە فەرمانگە جیاوازەکان بەهۆی نەبوونی موچەوە بایکۆتی دەوامیان دەست پێکرد. بە گوێرەی زانیاریەکانی شارپرێس، فەرمانبەران و کارمەندانی شارەوانی هەڵەبجە و بەشێکی کارمەندانی تەندروستی لە سلێمانی بەهۆی نەبوونی موچەوە بایکۆتی دەوامیان کرد و نەچوونە سەرکارەکانیان. هاوکات هەر لە سلێمانی بەهۆی دواکەوتنی دابەشکردنی موچە بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکان و دادگای سلێمانی بایکۆتیان ڕاگەیاند. سندیکای کارمەندانی تەندروستی شمۆڵەتی 72 کاتژمێری داوەتە هەردوو حکوومەتی هەرێم و عێراق بۆ ئەوەی دوو موچە دابەش بکەن، ئەگەرنا بایکۆتی دەوام دەکەن و کەرتی تەندروستی پەک دەخەن. ناڕەزایەتی و بایکۆتی فەرمانبەران لە کاتێکدایە تاوەکو ئێستا موچەی مانگەکانی 7 و 8 دابەش نەکراوە و ناشزانرێت کەی دابەش دەکرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند سوورن لەسەر پابەندبوون بە یاسای بودجە و بۆ بەشە بودجەی هەرێمیش زمانی ژمارە قسە دەکات. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە میدیا یەکێتی ڕاگەیاندووە سوورن لەسەر پابەندبوونیان بە یاسای بودجە و جێبەجێکردنیشی. سەبارەت بە ناردنی پشکی هەرێمیش سەرۆکوەزیرانی عێراق وتوێتی لەسەر بنەمای یاسای بودجە مامەڵە لەگەڵ بەشە بودجەی هەرێم دەکەن. سوودانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە لەبارەی بەشە بودجەی هەرێم زمانی ژمارە لە ئارادایە. ئەو لێدوانەی سەرۆکوەزیرانی عێراق هاوکاتە لەگەڵ لێدوانی وتەبێژی حکوومەتی عێراق و وەزیری دارایی عێراق کە جەخت لە نەناردنی پشکی هەرێم دەکەنە. سوپای پاسدارانی ئێران لەبارەی چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵاتەوە ڕایگەیاند چاوەڕێی بەجێگەیاندنی بەڵێنەکانی حکوومەتی عێراق و برایانمانین لە هەرێمی کوردستان. عەباس نیلوفرۆشان یاریدەدەری فەرماندەی ئۆپراسیۆنە گشتیەکانی هێزەکانی وشکانی ئێران ڕایگەیاند دوای دانوستانە یەک لە دوای یەکەکانیان لەگەڵ حکوومەتی عێراق و برایانیان لە هەرێمی کوردستان دوجار ڕێکەوتنێکیان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بۆ ئاسایشی سنوور و ناوچەکە واژوو کردووە. وتوشێتی ئێمە پابەندین بە هەموو بەڕگەکانی ڕێکەوتنەکەوە نەوشەیەک کەمتر و نەوشەیەکیش زیاتر قبول ناکەین. فەرماندە باڵاکەی ئێران وتوشێتی چاوەڕێی بەجێگەیاندنی بەڵێنەکانی حکوومەتی عێراق و برایانمانین لە هەرێمی کوردستان. پەیامەکەی فەرماندە باڵاکەی ئێران لە کاتێکدایە شەوی ڕابرد و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی هەرێم کرد کە ئاگاداری ئەو پلانە ئەمنیانەی کۆماری ئیسلامی ئێران بن کە بەڕێوەیە. خواتان لەگەڵ.